بۆی نەوای ئاوای ئازیزان مەیۆ، بۆی هەناسەی وەش سروەی جان مەیۆ، هەر سات تۆ ئامای پات وەبان چەمان، دڵ و ڕۆح و گیان بۆنەوە قوربان. ئەمڕۆ لە ڕێکەوتی 15 گەلاوێژی 2718 کوردی و بۆنەی کۆڕی پەردەلادان لە ئەلبۆمی نوێی هونەرمەندی بەناوبان کاگیەدەی شاکری کۆبووینەتەوە کە لەلایەن ناوەندی فەرهەنگی هونەری بەژینەوە بەڕێوە دەچێت. دەستخۆشی لە کاگیەدە یەکەم کە ئەمڕۆ خۆی زەحمەتی کێشاوە تەشریف هێناوە بۆ ئێرە، بەڕاستی بەخێراتنی هەموو میوانانی هێژای ئیسە شارەکانی ترەکەم. من لێرە قەرارە وەکو ناساندنێکی بەرهەمەکە بکەم و هەروەها ئەوەی کە پێگە و ڕۆڵی مۆسیقای ئێعترازی لە سەردەمی ئێمە چۆنە و لەوێەوە دیسان بازێک بودەمەوە سەر بەرهەمەکەی کاگیەدە. پرسیاری یەکەمی هەمومان لە سەردەمی مۆدەرنا کاتێکە ئێمە ڕوبەڕووی دنیایەک بووینەتەوە کە ئێمە نایناسین، لە دنیای سنەتەوە فڕێدراوینەتە نێو دنیایەکی تازە. پرسیاری سەرەکیمان ئەوەیە: من کێم؟ من چیم لە بەرامبەر شەپۆل یا تەوژمێکی تند کە بەرامبەر بە من ناسنامەم شتەیەکە عادەتم پێکردووە، خۆم پێوە گرتووە، تەوژمێک بەرەو ئەو شتە هەیە و لێرە من تووشی ئەو پرسیارەیە بم کە کێم. داوا دەکەین لە هونەرمەند کاگیەدەی شاکری و کاگ محەممەدی شەهریاری فەڕ ژەنیاری گیتار با بفەرمن بۆ پێشکەشکردنی چەند بەرهەمێک. دەستخۆشاناکەم لە ناوەندی بەژین، ڕاستی ماندوویان کێشە، دەستخۆشانتان یەکەم بە خێراتن گلایەکتانەکەم. ڕەجمم بکەن تاوان بارم، سرم بکەن بە بنچینەی منارەتان، وەرن بمکەن بە حەلاجێ بۆ سەمای سەر قەنارەتان. ئەزانی بۆ وا لاواز و بێڕەنگم، زێڕم بەڵام ئەسیری پەنجەی ژەنگم، بێپەروام و لە نێو دەریای ئەوینە، ئەنرکێنێ دڵی وەکو نەهەنگم. لە کۆتایی بەرنامەکەمان دەڕۆین بۆ پێشکەشکردنی ڕێوڕەسمی پەردەلادان لە ئەلبۆمی هونەرمەند یەدەی شاکری. داوا دەکەین لە بەڕێزان کاک مەحموودی مبارەک شاهی بەرپرسی ناوەندی فەرهەنگی هونەری بەژین و هەروەها کاک کەماڵی خاوەری با بفەرمن بۆ بەڕێوەبردنی ئەو ڕێوڕەسمە.
هۆنەر و موسیقا ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی هەیە لە بوژانەوەی هەستی نەتەوایەتی و ئاگاکردنەوەی کۆمەڵگە. هۆنەرمەندانی ئێمە هەر هەموویان جێپەنجەیان دیارە لە بوژانەوەی ئەو هەستە ناسکوپاکە. هیوادارین ئەمسالی کاگیەدەی شاکریمان زۆر بێ، کەسێک وەکو کاگیەدە دەیتوانی بە شێوازێکی تر بە ڕۆڵێکی تر شتەکان پێشکەش بکات، بەڵام ئەو هەستنەتەوەیە ئەو هەستەکە ئێستا زۆر زۆر پێویستە لە سەردەمێکا کە بەرەو جهانیبوون دەڕۆین، بەرەو ئەو تەوژمە دەڕۆین کە خەریکە فەزایەک لە ئاسیمیلەبوون و بردننی فەرهەنگ و کەلەپۆری ئێمە بەرەو فەرهەنگێکی زاڵی جهانی. ئێستا ئەم شتە زۆر زۆر گرنگە. دیسان پڕ بەدڵ سپاسی کاگیەدەکەم و پیرۆزبایی لەکەن و زۆر سپاستانەکەم.